ڕوتی هەڵوێستی نیشتمانی لیستەکەی عەلی حەمە ساڵح بۆچی تەقەی تێکەوت؟ بۆچی بەشێک لە دامەزرێنەرانی بەشداری یەکەمین کۆنفرانسی حیزبەکەیان نەکرد؟ پەیڕەوی ناوخۆی ڕەوتەکە چۆن و بۆچی دەستکاری کرا؟ دوێنێ لە شاری سلێمانی ڕوتی هەڵوێستی نیشتمانی کە بە لیستەکەی عەلی حەمە ساڵح ناو دەبرێت کۆنگرەی دامەزراندنی بەست، بەڵام بەشێک لە دامەزرێنەرانی ڕەوتەکە بایکۆتی بەشداریکردنیان کرد. با پێی زانیاریەکانی تیوار هەریەکە لە یوسف محەممەد، محمود ڕەزا، مەسعود عەبدولخالق، بەهار محمود و ڕائەد ڕەفعەت بەشداری کۆنفرانسەکەیان نەکردووە. تیوار لە چەند سەرچاوەیەکی ئاگادارەوە زانیوێتی هۆکاری بەشداری نەکردنیان ئەوە بووە کە پەیڕەوی حیزبەکە لە لایەن عەلی حەمە ساڵحەوە دەستکاری کراوە بە جۆرێک خۆی ببێتە کەسی یەکەمی حیزبەکە. ئەو کەسایەتیانەی دەستەی دامەزرێنەر چاویان لەسەر ئەوە بووە کە کەسێکی وەک یوسف محەممەد ببێتە کەسی یەکەمی حیزبەکە و هەمووشیان کۆک بوون کە عەلی حەمە ساڵح سەرۆکی قەوارە و لیستەکەیان بێت بۆ هەڵبژاردن. بەڵام 2 ڕۆژ پێش کۆنفرانسەکە عەلی حەمە ساڵح دەستکاری پەیڕەوی حیزبەکەی کردووە. وتیشی جگە لە ململانەی بوونی کەسی یەکەمی حیزبەکە هەریەکە لە شیرین کاوە گەرمیانی و کاروان حەمە ساڵحیش با بێدەنگی کشاونەتەوە. ئەو سەرچاوەیە وتیشی هەڵپەی بوونە کاندید یەکێکی ترا لە کێشەکانی حیزبەکە و ئەوانەی لە شار و شارۆچکەکانەوە پەیوەندیان پێوە کردوون هەمووی هەڵپەی ئەوەیانە کاندید بن بۆ پەرلەمانی کوردستان. هاوکات دەستکاریکردنی پەیڕەوی ناوخۆی ڕەوتەکەش بە جۆرێک بوو کە کەسی یەکەمی حیزبەکە کە عەلی حەمە ساڵحە مافی دانانی کاندیدەکانی پەرلەمانی هەیە نەک دەستەی دامەزرێنەرەکەی. ئەمانە ئەو کێشانن کە هەر لە سەرەتای دروستکردنی ڕەوتەکەی عەلی حەمە ساڵحەوە بەرۆکی گرتووە و دیاریش نییە ئایندەی ئەو حیزبە بەرەو کوێ دەچێت. لە کاتێکدا بەشێک لە ناوە دیارەکان پیشانەوەی خۆیان لە حیزبەکە ڕاگەیاندووە.